لەبارەی دروشمەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکگوتاری پارتی لەگەڵ بەڕێز ساسان عونی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی گفتوگۆ دەکەم لاولێرۆ لەگەڵمانە کاک ساسانم کاتت باش. ئەمڕۆ هەردوو جێگرانی سەرۆکی پارتی لە کەرنەڤاڵێکی بەرفراوان لە دهۆک گوتاریان هەبوو. با لە گوتەیەکی مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتیەوە دەست پێ بکەم کەوتی سپاس بۆ خوا ئێمە پارتین. وەکو پارتیەک لێتان دەپرسم بۆچی سوپاسی خوا دەکەن کە پارتین؟ ئەم کاتتان باش و ئەم کاتەی هەموو بینەرانیش باش. وەکو کوردێک کە شانازی بە کوردبوون و کوردستانی بوونی خۆمانەوە دەکەین، بە هەمان شێوە شانازی بە پارتی بوونی خۆمانەوە دەکەین. سوپاس بۆ خوددا کە هەمومان پارتین یاخود کە پارتین بە دڵنیاییەوە لەوە سەرچاوە دەگرێ پارتی ڕەمزی مقاومەت و بەرخودانە، پارتی ڕەمزی خۆراگریە، پارتی ڕەمزی دروستکردنی شەرعیەتە لە کوردستان، پارتی ڕەمزی مقاومەتە، پارتی ڕەمزی پاراستنی کوردستانە، پارتی ڕەمزی ئاوادانکردنەوەی کوردستانە. بۆ ئەوانەش هەمووی ڕووبارێک لە خوێنی شەهید و ڕۆڵە نەمرەکانی خۆی پێشکەش کردووە و پارتی خاوەنی ڕێبازێکی پیرۆزە بە ناوی ڕێبازی بارزانی. جا ئەوە و دەیان و سەدان وەسفی تر بە دڵنیاییەوە وە دەکات کە بڵێن زۆر سپاس کە خوددا بە کوردستانی بە کوردی خەڵک کردوین و سوپاس کە ئێمە پارتین. پارتیەکان واتە خزمەتکارانی گەلی کوردستان، پارتیەکان واتە قوربانی دەرەکان بۆ ئامانجە بەرزەکانی گەلی کوردستان و ئەوەی لە سەردەستی پارتیەکان بە درێژایی مێژوو بۆ گەلی کوردستان بەدەست هاتووە لە سەردەستی هیچ کەس و لایەنێکی تر ئەو دەستکەوتانە کە وەکو ئەرچی سەرشان بووە بەدەست نەهاتووە. کاک ساسان لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی بانگە شەش کە سەرۆک بارزانی لەوێ بوو گوتی پارتی خاوەنی یەک گوتارە، هیچ ماڵ و پەرتەوازەی یەک لە نێو پارتیدانیە. ئەمە تا چەند دوای کردووە کە متمانەی دەنگدەر بە ئێوە زیاتر بێت؟ بە دڵنیاییەوە یەک گوتاری پارتی دیموکراتی کوردستان و ڕوونی گوتارەکانی پارتی دیموکراتی کوردستان و ڕوونی دروشمی پارتی دیموکراتی کوردستان لەم هەڵبژاردنە و بەشداری هەموو ئاستەکانی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و بە هەمان شێوە بنکە جەماوەریە بەرفراوانەکەی و پێگیریکردن بە ڕێنماییەکانی جەنابی سەرۆک بارزانی بۆ بەڕێوەبردننی بانگەشەیەکی هێمن، هێور، ئارام، لەسەرخۆ و پشت ئەستور بە دەستکەوتەکان و بە باوەڕ بەخۆبوونەوە لەسەر ئەو ڕەوتە ئێمە کە بەردەوام بووین و بەردەوام دەبین بە دڵنیاییەوە دڵنیاییەکی زۆری داوەتە جەماوەری گەلەکەمان دوور لە خەڵچوون، دوور لە دەمارگرژی و وەکو خاوەنداریەک بۆ قەزیەی گەلی کوردستان ئەو گوتارە بەرپرسیارانە جێبەجێکراوە و جێبەجێ دەکەین و بە دڵنیاییشەوە تاکە دروشمی لایەنی سیاسی لەو هەڵبژاردنە دروشمی پارتی دیموکراتی کوردستانە کە باز لە ئارامی دەکات، باز لە ئاوەدانی و داهاتوو دەکات و باز لە خۆراگری دەکات و باز لە پێکەوە ژیانی هەموو نەتەوە و ئاینەکان دەکات. ینی دەتانەوێت بڵێن بەهۆیەوە تەنیا باس لە ئارامی ژیانی و ئایندەی کوردستان دەکەن. پارتی تەنیا پارتە لە هەرێمی کوردستان کە خەمی ئایندەی دواڕۆژی کوردستانیەتی نەک تەنها بەهۆی دروشمەکانمانەوە بەڵکو بە کردارەکانمان لە ڕابردوو و لە ئێستا و ئەو بابەتە تەنها بابەتێکی دروشم نییە. ئێمە دروستاکە حیزبین، دروشمەکانمان کردوتە واقع، دروشمەکانمان کردوتە کردار و دروشمیش تعبیر لە فکری ئایدیای سەرکردایەتی ئەو حیزبە دەکات کە بەتەنگ ئاوەدانی و ئارامی و هێمنی کوردستانەوەیە لە هەموو گوتارەکانی پارتی دیموکراتی کوردستان، چ ئەوەی لە گوتارەکانی جەنابی سەرۆک بارزانی، گوتارەکانی بەڕێزان جێگرانی سەرۆک باز لەوە دەکەن لە هەر کاتێک
پارتی لە هەر جێیەک بووبێت ئارامی ئاوەدانی پێکەوە ژیان و دیدگا و ڕوئیا و پلان بۆ ئایندە بۆ خۆشگوزەرانیەکی باشتر بۆ ئاوادانکردنەوەیەکی باشتر لەوێ بووە و لەوێ دەبێت. بۆیە جێی خۆیەتی کە داوا لە خەڵکی کوردستان بکەین، داوا لە هەموو چین و توێژەکان لە هەموو پێکاتەکانی گەلی کوردستان بکەین، ئەوانەی کە ڕوئیایان لە بۆ ئایندەیەکی گەشتر، ئایندەیەکی ئاسوودەتر، ئاوەدانی بەردەوام، سەقامگیری، بوژانەوەی ئابووری و لە هەمووی گرنگتر پاراستنی کوردستان بێ، هیوادارین کە وەداوایان لێ دەکەین دەنگ بە لیستی ١٩٠ پارتی دیموکراتی کوردستان بدەن. باشە کاک ساسان، ینی بانگەشە و دروشمی پارتی بە جۆرێکە کە هیچ ترسی لە ڕابردووی خۆی نییە، ینی بتوانێتی زۆرتان بە ڕابردووی خۆتان هەیە و بۆ ئایندەش ینی ئەو دروشمانە بەکار ناهێنن کە هەڵخەڵەتێنەر بێ بۆ دەنگ دەر. چۆن ئەمەتان کردووە؟ جەنابی سەرۆک بارزانی لە ڕێنماییەکانی خۆی لە کۆبوونەوەکان بە بەردەوامی ئەوەی کە وەکو ڕێنماییەک بۆ هەموو هەڤاڵان باس کردووە هیچ وعدێک نەدەن کە ئەو وعدان نەتوانن جێبەجێ بکەن. ئەوە وەکو ڕێسایەک وەکو ڕێنماییەک هەموو هەڤاڵانی پارتی پێگیریان پێوە کردووە. لە متمانەبوون بە خۆمان دەزانین لە ڕابردوو چیمان وەکو ئەرچێک کە لەسەر شانمان بووە پێشکەش بە گەلی کوردستان کردووە. لە ئێستادا متمانەمان بەخۆیە کە چیمان پێشکەش بە گەلی کوردستان کردووە. دەستی ئاوەدانی، دەستی حکومڕانی، دەستی خۆشگوزەرانی پارتی دیموکراتی کوردستان لە هەر جێیەک باڵا دەست بوو بێ دیارە. بۆیە دەزانین میلەتی خۆمان خەڵکی کوردستان خەڵکەکی هوشیارە و ئەو بابەتانە دەبینێت. لێیە لەو کاتەوەی کە بە تەواضوعەوە داوا لە گەلی کوردستان دەکەین دەنگ بە لیستی ١٩٠ پارتی دیموکراتی کوردستان بدەین، بەڵام دڵنیاین لە خۆمان، دڵنیاین لە کارەکانمان، دڵنیاین لە ڕابردوومان و دڵنیاین لەو دیدگایەی کە بۆ ئایندەی گەل و وڵات و خەڵکی کوردستانیشمان. وڵا کاک ساسان دەمەوێت باسی ئەو وتەی سەرۆک بارزانیت لەگەڵ بکەمەوە کەوتی هیچ بەڵێنێک نەدەن کە نەتوانن جێبەجێ بکەن، بەڵام ئێستا سێری دروشمی لایەنەکانی دیکە بکە هەمووی ئەیڕوخێنین ئیتر بە سەڕاتان دەگرین. نازانم ئەم شتانە توانن بکەنیان بەڕاستی کێشەی بەڵێنیان نییە کە بەڵێنێن بە دەنگ دەردواتر نەتوانن جێبەجێ بکەن. وەکو گوتم خەڵکی کوردستان خەڵکەکی وشیارە و زاکرەی میلەتان زاکرەیەکی زەعیف نییە و ئەو دروشمانە لە دوای ساڵی 2004ەوە بە تایبەتی لە دوای ئازادبوونی عێراقەوە و ئەنجامدانی هەڵبژاردننی هەم پەرلەمانی کوردستان و هەم پەرلەمانی عێراق دروشم و دیدگای سەرجەم لایەنە سیاسیەکان دیارە و دروشمی زۆر گەورە زۆر زەبەلاح و با زۆر شێوە کە بەشێکی وەکو ئێستا وەکو نکتەی سەرزاری خەڵکی لێهاتیە ئەو دروشمانە باز دەکران. بەڵام ئەمن لە ئێوەی بەڕێز و لە خەڵکی کوردستانیش دەپرسم ئەرێ ئەو دروشمانە چیان لێهات؟ ئەرێ بوونە واقع ئەو لایەنە سیاسیانە چیان لێهات؟ ژمارەی کورسیەکانیان چی لێهاتەوە؟ و ئەوە لەسەر زۆربەی زۆری لایەنەکان لەوانەیە تەطبیق ببێ بێجگە لە پارتی دیموکراتی کوردستان. پارتی دیموکراتی کوردستان با بگەڕێینەوە دواوە بۆ هەموو هەڵبژاردنەکان هەر دروشمێکی بەرز کردبێتەوە کردیتە واقع کردیتە کردار. بۆیە لەو هەڵبژاردنەش ئەوەندە بڕوامان بە خۆمان خەڵکی کوردستان و جەماوەری دەنگدەر و ئەندامی پارتی دیموکراتی کوردستانە کە دەتوانین ئەو دروشمانەی هەمانە جێبەجێ بکەین و جێمتمانەی خەڵک بین و خەڵکیش ئەو بابەتە زۆر باش دەزانێت. باشە کاک ساسانیانی زۆربەی دروشمی لایەنەکانی دیکەسە دژ بە پارتی دیموکراتی کوردستانە زۆرینەی فۆکەس و سەرنجیان لەسەر پارتیە، بەڵام هەر ئەمڕۆ نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی گوتی ئێمە ململانێ لەگەڵ هیچ لایەنێک ناکەین. کەواتە دەپرسم ئێوە وەکو پارتی ئامانجتان چییە؟ پارتی ڕکابەری هیچ لایەنێکی سیاسی نییە. پارتی حیزبێکە بۆ خزمەتی گەلی کوردستان، بۆ خزمەتی خەڵکی کوردستان، بۆ خزمەتی جەماوەری کوردستان دامەزراوە. پارتی حیزبێکە خزمەت بە سەرجەم پێکهاتەکانی کوردستان دەکات.
لە ڕابردوو بەرگری لە کوردستان کردووە، شۆڕشی خوێناوی بۆ ئازادبوون و سربەخۆیی و سربەستی خەڵکی کوردستان کردووە. لە ڕاپەڕین یەکەم کەس کە داوای دامەزرانی شەرعیەتی کوردستانی کردو گۆڕانکاری لە شەرعیەتی شۆڕش جێڕیەوە بۆ شەرعیەتی پەرلەمانی جەنابی سەرۆک بارزانی بوو کە هێشتا ڕاپەڕین نەگەیشت بووە لوتکەی خۆی. لە دوای دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان تاکە لایەن بووە کە زۆر بە بەرپرسیارانە حکومڕانی کردووە و دەستی ئاوەدانی و خۆشگوزەرانی و پاراستنی کوردستانی جێبەجێ کردووە. بۆیە بەڵێ پارتی ڕکابەری هیچ لایەنێکی سیاسی نییە. خەڵک پارتی بە چیای دەمی خۆیان دەبین و دەیانەوێ بگەنە ئاستی ئەو چیایە، ئەوە پێم وایە زەحمەتە لەبەر ئەوەی حیزبێک کە ئامانجەکەی بۆ خزمەتی خەڵکی کوردستان بێت بە دڵنیاییەوە خۆی بەڕکابەری هیچ کەسێک نازانێ بەڵکو تەنها ئامانج و دیدگای خەڵکی کوردستانە. لە دوا کۆبوونەوەمان لەگەڵ جەنابی سەرۆک بارزانی فەرمودەیەکی زۆر مێژویی پێشکەش کرد و جارێکی تر بەبیر کادیرانی هێنایەوە کە فەرمووی لە بیرتان نەچێ کوردستان ئامانجە پارتی ئامرازە. حیزبێک ئەوە دیدگای بێ کە ئامانجەکەی خزمەتکردنی کوردستان بێ و خۆی تەنها وەکو وەسیلەیەک بۆ گەیشتن بەو ئامانجانە ببینێتەوە بە دڵنیاییەوە پێشەنگ دەمینێتەوە جێمتمانەی خەڵکی کوردستانە و جێمتمانەی جەماوەر و دەنگدەری کوردستانیش دەمێنێت. زۆر سپاس دەکەم بەڕێز ساسان عونی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.